إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمان بەڕێز و خۆشەویستەکان، لە زنجیرە باسەکانی قیامەتە لە باسی ئەو تاوانانەی کە خاوەنەکانی مستحقی ئاگری جەهەنم ئەکات ئەگەر خوالیان خۆش نەبێ، باسی تاوانی 36 و 37مان کرد لە هەفتەی پێشووە، باسی خیانەتمان کرد لە کاری حکوومەت و وەزیفیە ئەگەر ئینسان خیانەت بکا یەکێکە لە کەبائیرەکان، باسی سوالکردنمان کرد و داواکردن بەبێ ئەوەی ئینسان محتاج بێ، ئەویش یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان. ئەمڕۆ لە خزمەتتانە ئەڕۆینە سەر تاوانی 38 یارمەتی نەدانی کەسوکار و خزمانی خۆت لە کاتی پێویستیە، لەگەڵ ئەوەشا کە ئەزانی ئەوان ناچارن و تۆیش هیچ عزرێکت نییە و هەتە و پارەتیش هەیە و ئیمکانیاتت هەیە بۆ یارمەتی دانیان. خۆشەویستەکانم، سڵەی ڕەحم واتا پەیوەندی خزمایەتی بەسراوە بە عەرشی ڕەحمانەوە، بەسراوە بە عەرشی خوای پەروەردەگارەوە، هەر کەسێ بیبڕێ خوای تەعالا ئەیبڕێ. سڵەی ڕەحم یەکێکە لە شتە هەرە گرنگەکان، یەکێکە لە فەرزە هەرە گرنگەکان و بچڕانیش یەکێکە لە تاوانە زۆر گەورەکان. خوای تەعالا لەگەڵ خۆیان لە قورئانە باسیەکە ئەفەرمێ، لە باسی خۆیان فەرمێ الذي تساءلون به والأرحام، یعنی ئەگەر ئینسان کاتێک داوای شتێک ئەکات بە ناوی خواوە داوا ئەکا، پاشان بە ناوی خزمایەتی و پەیوەندی خزمایەتیەوە داوات لێ ئەکا. ئەگەر تۆ بەدەمێوە نەڕۆی کەوابوو یەکێک لە فەرز و حەقە زۆر گەورەکانت فەوتاندووە لە ئیسلامە. ئینسان ئەبێت ئەم مەسئلە بە ئاسانی نەگرێ، بە تایبەتی ئینسانی موسڵمان و ئەهلی جمعە و جەماعات. ئەبێت وا نەزانێ مەسئلەی خزمایەتی مەسئلەیەکی ئاسانە. خزمایەتیش لە دایک و باوکەوە، پاشان لە مناڵ و لە کوڕەوە، پاشان لە برا و لە خوشکەوە، پاشان لە ئامۆزا و لە کەسوکارە نزیکەکانتەوە مامە و خاڵە و پاشان هەنگاوێکی دوورتر و کەسوکاری خێزانت و ئەمانە هەموو بەری خزمایەتی ئەکەون. ئینسان ئەبێت حەق و مافەکانی خزم بدا بە پێی پلەکان. تەبیعی پلەی دایکا لە پێش باوکەوە، پاشان باوک ها لە پێش براوە، پاشان هەر بەو شێوەیە کوڕت لە برا بە پێشترە، پاشان برا لە ئامۆزا بە پێشترە. یعنی بە پێی پێویستیەکان تۆ ئەبێ پەیوەندی خزمایەتەکەت بەجێبێنی. هەر کەسێ حەساب بۆ خزمایەتی نەکا، حەسابی بۆ شەریعەتی خوا نەکردووە، حەسابی بۆ ئەوە نەکردووە کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله. أفرمي خزمان أوانيك خزمايتيان هيو صلو بيوندي خزمايتيان هي أوانا أولاترن أوانا بيشترن لچاكا كردنا هنديكيان أبي زياتر بو أواني تر ببيشتر بن لچاكا كردنا كانا أبي بيان خنا بيش حتى لكاتي صدقة وخيرا كتو ئەگەر برایەکی خۆت محتاج بوو دروست نییە خێر بۆ خەڵکی تر، ئەگەر لە ماڵ و مناڵەکانی خۆت و خێزانەکەت محتاج بوون دروست نییە خێر بۆ هیچ کەسێکی تر بکەی هەتا ئەوان محتاجەکان جێبەجێ ئەبێ.
کەوابوو ئینسانی مسلمان ئەبێ ملاحەزەی ئەم شتە بکات و ئەمە بەکارێکی ئاسانیش نەزانێت. براینە پارە زینەتی حیاتی دنیایە، پارە هەموو شتێک نییە لە دنیا. پارە ئەبێ ئینسان لە ناو دەستیا بێ، نابێ بڕاتە ناو دڵیەوە. ئەگەر ماڵ و پارەی دنیا، ئەگەر پارە و ماڵی دنیا خۆشەویستەکانم چووە ناو دڵەوە، ئینسان وای پێتێت ئەگەر ببینێ براکەی بەبەر چایەوە ئەمرێت دڵی نایە یارمەتی بدا. بەڵام ئەگەر پارە لە ناو دەسا بوو ئەو کاتە تۆ حەسابی شتێکی ئاسانی بۆ ئەەکەی، ئەو کاتە نایدەی بەسەر خۆشەویستانی دڵە. ئەو کاتە ئەگەر کەسێکت محتاج بووتر پارە بۆچی باشە؟ ئیتر پارە بە کەلک چی تێ؟ ئیتر ماڵ بە کەڵکی چی تێ؟ مەخابن و ئەسەف ئەخوازم بۆ زمانێک کە ئێمە تێیکەوتوین لەم زمانە، زمانێک کە کەس نایپەرژێتە سەر کەس، یا خەڵکانێکی زۆر نایان پەرژێتە سەر کەس و کارەکانی خۆیشیان، ئیلا مەگەر یەکێ خوا ڕەحمی پێ کردبێ، ئیلا مەگەر یەکێ لەبەر خاتری خوا، لەبەر خاتری ئەوەی کە خوا داوای لێ ئەکا بەدەمی خزمەکانیەوە بڕوا. وای پێ هاتووە قەرز خۆ نەک پارەکەی بیتێ بە سەدەقە، کەس نایدا بە کەس، برا بە برای خۆی نایدا و لۆف لێ ئەدا و عوزرە دۆزێتەوە. دەی با بزانن ئەوە گوناحێکە لە کەبائیر، وا نەزانن ئەگەر برایەکت ئامۆزایەکت کەسێکت هات داوای یارمەتیەکی لێ کردی، داوای قەرزێکی لێ کردی، کورە داوای سەدەقە و خێریشی لێ کردی، تۆ نەیدەی پێی وابزانی شتێکی ئەتیادیت کردوێ. ژنەکەت بڵێ مەیدە پێی، تۆ ئەتر نایدەی پێی وا ئەزانی ئەتیادیە و گوناح و تاوان نییە. ئەوە یەکێکە لە کەبائیر، یەکێکە لە تاوانە گەورەکان. بە ئاسانی مەگرە، بە ئاسانی مەگرە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر خزمێک چوو بۆ لای خزمەکانی خۆی داوای یارمەتی لێکردن، ئەگەر پێویستی پێبوو ئەوان پێیان نەدا، لە ڕۆژی قیامەتە ئەبێ بە ئەژدیهایەک پێی ئەوترێ شوجاع، لە ڕۆژی قیامەتە بە دەوری ملیا ئاڵێت و ئەدا پێوە هەجارێ نەجارێ لە 50,000 ساڵەکەی ڕۆژی قیامەتە، بێجگە لە ئاگری جەهەنەم. لەوانەیشە لە ناو قەبریشە ئەم عەزابە هەبێ بۆ ئەو کەسانەی کە بەدەمی خزمەکانی خۆیانەوە نین. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵێکی پرسیاری لێ کرد، وتی ئەی پێغەمبەری خوا، من چاکە بەرامبەر بە کێ بکەم پێشتر باشە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئومک، فەرمووی ئومەکە ثم ئومەک، فەرمووی دایکت ئەمجا دایکت، یعنی دووبارەی کردەوە. ئەمجا فەرمووی ثم ئەباک، ئەمجا باوکت، ئەمجا فەرمووی ثم الأقرب فالأقرب. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ منهەجێکمان بۆ دائنا، بەرنامەیەکمان بۆ دائنا بۆ ئێمەی مسلمان، بۆ ئێمەی کە خۆمان بە مسلمان نەزانین. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ چاکە بەرامبەر بە کێ بکەین؟ پرسیارێکە لە دڵمانە هەمومان هەیمانە، کێ مستحقترین کەسە چاکەی بەرامبەر بکەی جگە لە ماڵ و مناڵ و خێزانەکەی خۆت، جگە لە ماڵ و مناڵ و خێزانەکەی خۆت، کێ ئەحەقترین کەسە؟ ئەفەرمێ دایکت، ئیتر کێ؟ دایکت، ئیتر کێ؟ باوکت، ئیتر کێ؟ ئەمجا لە باوک وە دواوە، یعنی بە پێی پلەی نزیکی، ئەگەر برا بوو برا، خوشک بوو خوشک، ئەمجا مامە، ئەمجا خاڵۆ، ئەمجا ئامۆزە، ئاوا بەو شێوەیە هەتا ئەڕوا. ئینسان لە شەریعەتی ئیسلامە خوێن دانراوە، خوێن یعنی خوێن ئەگەر کەسێ بکوژێ بە نەزانین، کەسێک دای لە کەسێک کوشتی، لە شەریعەتی ئیسلامە مادام بە نەزانین بووە خوێنەکەی 5 کیلۆ ئاڵتوونە، 5 کیلۆ ئاڵتوونە، بەڵام کابرا خۆی نایدا، ئەبێ عەشرەتەکەیشی یارمەتی بدەن، بە هەموو عەشرەتەکەیەوە بیدەن. ئەی بۆ؟ ئەی ئەگەر سڵەی ڕەحم ئەساس نەبێ لە ئیسلامە، بۆ ئەم عەشرەتە ئەبێ خوێن بۆ ئەو کابرا بدەن؟ لەبەر واجبیشە و نەوێ بە پیاوەتی خۆیان، هەر ماڵێ بە پێی مقداری بۆی دیاری ئەکرێ، ئیتر ئەبێ بڕا پەیایکە و بیدە، شەرع وا داوای لێ ئەکا. لەبەر ئەوەی ئێمە گشتمان ڕەبت بین بە یەکەوە، گشتمان ببین بە یەک عایلە، گشتمان ببین بە یەک کۆمەڵ، بە یەک ملت. ئەمە بۆ عەشرەتێک، ئەی بۆ بنەماڵەیەک، ئەی بۆ کوڕانی یەک باوک، یعنی ئەمە زۆر مهمە ئەم مەوزوعە، ئەبێ بە ئاسانی بەسەریا تێپەڕ نەبین هەر ئاوا.
ئەبێ لە لامان بیکەین بە مەنهەج و پرۆگرام بۆ ژیانمان باوک دایک ئەمجا باوک ئەمجا برا ئەمجا مامە ئەمجا خاڵۆ ئەمجا ئامۆزا و ئەمجا خاڵۆزا و ئەمجا کەسە نزیکەکانت ئاوا تۆ نابێت ئێهمالی ئەم مەوزوعە بکەی هەنێک کەسێ براینە تا ئەم دەقێ لەگەڵ برای خۆیان قسەی نییە هەنێک کەسێ هاتووشۆی ماڵ باوکی خۆی ناکە هەنێک کەسێ لەگەڵ دایکیان خراپە لا حول ولا قوة إلا بالله هەنێک کەسێ ڕێز لە دایکی خۆی ناگرێت تەسەوور ئەکەن یعنی حادیسەی وا ئەبیسیتەوە جاری وا هەیە ئەڵەی خوایە گیان یا ڕەبی خوایە غەزەب یعنی ترست هەیە غەزەبەکە یەکسەر دابەزێ بەس ئەوەیە تایە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لە خوا کرد وتی خوایە گیان سێ دوعام هەیە سێ دوعا یەکێک لەو دوعانە وتی خوایە گیان ئومەتەکەم بە غەزەبێ جەماعی لەناو مەدە یعنی غەزەبێ بە یەک جا هەموویان لەناو بچن خوای گەورە وڵامی دوعاکەی پێغەمبەری داوە لەبەر ئەو دوعایە نەبووایە ئەبوایە ئێستا یەک کەسمان نەمایە ئەبوایە خوا غەزەبی ببارانایە بەسەرمانە چونکە معقول نییە خەڵ لەگەڵ دایک خۆیان خراپ بێ معقول نییە خەڵ لەگەڵ باوک خۆیان خراپ بێ ناگونجێ ئینسان بەرامبەر بە برای خۆی خراپ بێ کەی ئەگونجێت تۆ بەرامبەر خوشکی خۆت خراپ بی چۆن خوا قبولێتی تۆ مافی خوشک و برای خۆت داگیرکەی چۆن خوا پێی قبوڵە چۆن خوا ڕازیە بێ کەی لە بینی برا و برا ئەبێ پارە هەبێ چۆن ئەبێ حەساباتی پارە هەبێ لە بینە چۆن ئەبێ پارە ببێتە مقیاس لە بینە مع الأسف يعني ئەم شتانە زۆر سەیرە ئەم شتانە زۆر عەجیبە ئەی بیسینیشەوە ڕۆژانە دووبارە ئەبێتەوە ئەی بینین بە چاوی خۆمان بەڵام ڕەحمەت ئەوەیە دوعاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس بە جەماعی نییە بەڵام عەزابەکە دیارە ئەو هەورە قایمەیە باران نابارێ غەزەبەکە دیارە بەڵام ئێمە حەست و هۆشمان نییە بیری لێ ناکەینەوە ئەگینا بێ بگیرین ئەبێ هاوار بکەین ئەبێ داوا بکەین ئەبێ بڵێن خوایە ڕەحمان پێ بکە چونکە کارەکە لە کار ترازاوە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ أيما رجل أتاه ابن عمه يسأله من فضله منعه الله فضله يوم القيامة هر کەسێک ئامۆزایەکی هات بۆ لای تۆ سیرکەن براینە ناڵێ برا چونکە برا لە پلەکە بەرز تێپەڕی کردووە برا ئەسڵەن ئەبێ بڵێ خۆم خوشک ئەبێ بڵێ خۆم يعني ئەمدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کێ ئەفەرمێ ئامۆزایەکی ئەگەر هات بۆ لای ئامۆزایەکی ئەگەر هات بۆ لای داوای پێویستیەکی لێ کرد ئەگەر لە خۆی زیاد بوو پێی نەدا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ڕەحمەتی خۆی لێگرێتەوە يعني سیرکەن براینە سیرکەن ئەوانەی وا دەوڵەمەندن سیرکەن ئەوانەی وا زیادە کێمان زیادەمان نییە ئەغڵەبمان زیادەمان هەیە لە ماڵە ئەغڵەبمان زیادەمان هەیە لە ماڵە ئەغڵەبمان لە پێویستی خۆمان زیاترمان هەیە و سیرەکەی لەولاوە کەسێکمان وێرانە ئەڕوا سوال ئەکەن نیەتی داماوە کەسمان لای لێ ناکەینەوە کەسمان حاڵ و باری نازانین چونکە ئێمە بەس بیر لە خۆمانەکەینەوە بەس بیر لە خۆمان و مناڵەکانی خۆمان تێر بن ئیتر هەر ئەوە مهمە ئیتر ئەلموهیم خەڵکی وەسەراتێکی کێشە نییە بەڵام ڕۆژێتی ئەو مناڵەشە بەزەی بەرامبەر تۆ ناوێ ئەو مناڵەی کە تۆ لەبەر خاتری ئەو مناڵ و ژنە لەبەر خاتری ئەو مناڵ و ژنە ئامۆزا و برا و گشت کەس و کارەکەی خۆت لە خۆت ئەەکەی ڕۆژێکە بێ ئەو بە ئەو مناڵە و کچوو ئەو ژنە بەزەیان بۆ تۆ نایەتەوە بەزەیان بە تۆ نایەتەوە من لە کەلارە دەیەها حادیسە ڕوویدا کوڕ و کچ لە ماڵەوە باوکیان داوە بەر شەق و دەریان کرد لە ماڵ لەگەڵ دایکیان دەستیان تێکەڵ کرد و دەریان کرد لە ماڵ ئاوای پێتێ ڕسوا ئەبێ ئەو ئینسانێک کە لەبەر خاتری مناڵ ماڵی خۆی حرام بکە لەبەر خاتری مناڵ کەس و کاری خۆی لە خۆی بکە ئاوا خوای تەعالا بەری ڕسوایی خۆی ئەخا بۆیە بەڕێزەکانم ئەبێ ئاگامان لێبێ لەم مەوزوعانە ئەبێ سڵەی ڕەحم هەوڵ بدەین نەی بچڕێنین ئەبێ سڵەی ڕەحم دەستی پێوە بگرین وەکو چۆن دەست بە مهمترین شتی ژیانمان و ئەگرین ڕوحت چەند خۆشگەرەکە ئەبێ ئامۆزا و کەسوگارەکانی خۆت ئەوە خۆشگەرەک بێ نابێ غیبەتی یەک بکەن نابێ پاشقولی یەک بدەن نابێ لە پشت لە یەکتری بخوێنن نابێ چاڵ بۆ یەکتری بکەنن کورە ئەبینم برا چاڵ بۆ برا ئەکەنی هەر وا تەعەجوبت تێ ئەبینی ئامۆزا چاڵ بۆ ئامۆزای خۆی ئەکە یعنی زۆر سەیرە لە بنەماڵەیەکە یەکێک هەڵ بکەوە سەیرەکەی هەمووی دژایەتیەکە ئەی بۆ برا ئەی ئەبێ پێت خۆش بێ هەڵکەوتی ئەو تۆ هەڵەکەوی ئەو بەرز بێتەوە تۆ بەرزە بیتەوە لا حول ولا قوة إلا بالله یەکێکی تر لەو تاوانانەی خۆشەویستەکانم کە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تأکیدی لەسەرەکا و فێرمانەکا کە خۆمانی لێ بپارێزین و ئەگەر خۆمانیشی لێ نەپارێزین خوا عەزابمانەدا لەسەری ئەفەرمێ قەدەغەکردنی ئاوی زیادە قەدەغەکردنی ئاوی زیادە ئەگەر ئاوێکت هەبوو زیاو بوو منعی بکەی لە خەڵکی لە مسلمانان کورە لە حەیوان نەک لە مسلمانە هەر لە حەیوانیش نابێ منعی بکەی ئاوێک زیادە هەتە ئاوێ زیادە هەتە نابێ منعی بکەی لە کەسوکارت نابێ منعی بکەی لە بێگانە نابێ منعی بکەی لە کافر لە جوولەکە لە مەسیحی نابێ منعی بکەی نابێ منعی بکەی لە هەر مرۆڤێک نابێ منعی بکەی لە حەیوانێک ئینسان ئینسانە ئینسان ئەبێ مرۆڤایەتی تیابێ ئینسان ئەبێ ویژدانی هەبێ ئەبێ زەمیری هەبێ نابێت حتى ئاو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ نابێ منعی بکەی لە حەدیثێکە ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم أفرمي ثلاثة لا ينظر الله إليهم سيكسن خواهي قولة تماشايا ناكا يوم القيامة للرجل قيامته ولا يزكيهم بخوا باكيشي ناكاتوا أخي للرجل قيامته أخوها هنيا كس باكا كاتوا أي نيري وبهشت بلام أوان خوا باكي ناكاتوا ولهم عذاب أليم وسزايك زور سختيان هي خوا بنامان دا أي بيغمر جيان أما أبي كيبن أما أنا أبي كيبن أو أن دخراب بن خوا أو أن ليان تور ربي أبي كيبن خوشويسي خوا فرمي رجل كان له فضل ماء بالطريق فمنعه من ابن السبيل كابرايك آوي زيادي هي كسيك محتاجتي ونايدا بي أما خوا للروجي قيامتا نقصي لقلاكا يعني لتوربونا نيش تماشايكات ونباكي كاتوا وأيخات سزايكي زور سختي أجري جهنم ورجل بايع إمامه لا يبايعه إلا لدنيا فإن أعطاه منها رضي وإن لم يعطه منها سخط كابرايك أتي بولاي بيايك بولاي دصلا داريك بولاي بيشوايك كتبوتا بيشواو دصلا داري مسلمانان أتي بولاي وعدي بيدا عليه من أبي بياي باش من خيانتنا كم لتو خيانتنا كم لملت خيانتنا كم لنشتمانم أم وعدوا بيمانانا أدا بلام لبر خاطر دنيا أيدا أجر معاشكي بي بدات بيايكي باشا خيانتناك أجر معاشي بينادات دسكاتا لجيرو جيرا برو دسكاتا خيانته فيل وفرد هركسي لبر خاطري دنيا بيعت بدا بإمام مسلمانان وبقوري مسلمانان أو كسل عقري جهنم تو أبي لبر دنيا نيكي أبي لبر أوتو باش بيو بياوكي باش بيو بقسي كار بدساني خود بكي لبر أوي كخوا بيي خوشا مسلمانان سريان هبي أبي مسلمانان سريان هبي نابي مسلمان بيسر بي نابي إنسان هر ملتي سري نما أو ملته وكو لا شيكي بيسر واي وخواي قورا قد بي خوش نية بر الله يربدا أم جابا بيش زانن يكش تترشي زور مهمة هر ملتك چنیه باش بخوا بگوری باشی او ملت کار بدسی بودا انا اما بیکن با حلقه بیکن بگویتان ام قصه هم آیات قرآن و هم حدیثی پیغمبر صلی الله علیه وسلم اگر تو کار بدست خراب بو تأکید تو خرابی تأکید او ملت خرابن بو یا کار بدسی خرابه اگر کار بدست باش بو او الا او ملت باشا بو یا کار بدسکی باشا كيفما تكونوا يولى عليكم چون بن آوا كار بدستان بسرو أبي بويا كار بدست رحمته يان رحمتي خوايان غضبي خوايا يعني جاري واهب وملتك قراوة بشوروش قراوة أو ملته كار بدسكي يكسر خواي قوره هدايتي داو بشوروش أو كار بدس باجبوه بويا براينا دائما إنسان دعاء إصلاح بك قد دعاي شر قسي خراب نكا چونك جاري وهي شر لشر خراب تره إذا سلام عليه خوا فلان لناودي خوا فلان كسوا بيبكي يعني قسأك نازاني لجاتي أوي بلي كاك خوايا أملته هدايات دي إصلاحي كي كار بدا سكاني شي چاق بكيتو إصلاح كي أو دعاي باك وخوا أوي بيخوش بلام غيري أو كدعاي شر خوا قد بيخوشني وخواي قورا دائما أو كسب بغزاوي أكا هركسي حزكا ملتي إسلام بيسرو بربي او كسا دجمني اسلامه دجمني خوايا دجمني پیغمبري خوايا صلى الله عليه وسلم اترحنا يا بخوي دا انا كابرا ناو هل يك بخوي شتك ادوزيتو عذرك ادوزيتو كاتي او خساناكا
بیانویەک بۆ خۆی دۆزێتەوە وەڵا وایە ئەوە ناخواتۆ لای خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. 6 ساڵ زانایان فەرموویانە 6 ساڵ حاکمی زاڵمت بەسەرۆ بێ لەوە باشترە 1 شەو شاگردانی بێ، لەبەرچی چووکە ئەو شەوە لەواتی هەزارەها کەس بکوژرێت بە ناحەق. بەڵام کاتی حاکمەکە زاڵم بێ هیچ نەبێ بڕێ قانونی هەیە بە پێی قانونەکە تعامل لەگەڵ خەڵکەکە. بۆیە خۆشەویستەکانم دوعا بکەن، یعنی دائما دوعا بکەن، ئەمجا دائما بۆ دنیا نەیکەن شتەکانتان. یعنی هەر کاتێ مەسەلەن بۆ نمونە تۆ بدرێ پێت و دەوڵەمەند بی بەڵات پیاو باشە و دیفاع بکەیت و دەستکەیتە هینکردن، هەر کاتێ لێت گیرا وەڵات دەستکەیتە زەمکردن و قسەی ناشرینکردن. نە، هەموو کاتێ بۆ خوابی کە پێت خۆش بێ کە خوای گەورە کاربەدەستانی ئیسلام دائما ئیسلاح کە و بەرەو باشە بیان بە. سێهەم ئەلەو کەسانەی کە خوا تەماشایان ناکات وخوای گەورە لیان تووڕێ وخوای گەورە پاکیان ناکاتەوە ئەفەرمێ گوێ بگرن بەڕێزەکانم رجل أقام سلعته بعد العصر فقال والله الذي لا إله غيره لقد أعطيت بها كذا وكذا فصدقه الرجل. أما يعني كم من هي نيجريته زور بمان شت أفروشين وشتش أكرين زور كس هي سوين أخوة علي من أولا بيدا بوشتيك هيتي ايتر هرلا تماتيك وبيقرا حتى أقاتا سيارية حتى أقاتا قصرية حتى أقاتا قورتر وبچوكتر زور بمان كاتش تفروشين ألين أولا من بيدا بلام هر كسيك سوين بخوات یان هەر کەسێ درۆ بکات کاتێ ئەڵێ من ئەوەم پێداوە ئەوە نەوێ ئەوە لای خوای تەعالا زۆر مەبغوزە. هەر کەسێ شتێکی هەبێت سیارەیەکی هەیە ماتۆڕێکی هەیە جیهازێکی هەیە شتێکی هەیە ئەیفرۆشێ و درۆ ئەکات ڕاستیەکە ناڵێ فلان عیب و فلان عەڵەبی و فلان عیبی هەیە. ئەو کەسە ئەو کارەی یەکەم بێبەرەکەتە ئەو پارەی کە دەستێکەوە حرامە خۆیشی خوای گەورە نەتەماشایەکە نەقسەی لەگەڵاکە لە قیامەتە و سزایەکی زۆر سەختیشی هەیە. ئەی تو خۆ ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیتر چی لەگەڵ ملەتێکی مسلمانەکەی کە پڕی درۆ بێ. یعنی خەتای ئیسلام چییە ئێمە خراپین؟ ئەیدا ئەمە ئیسلامە وا ئەڵێ ئەی ئێمە درۆزنین چی بکە ئیسلام؟ پێغەمبەر چیمان لەگەڵا بکە صلی الله علیه و سلم؟ دەی ئەڵێ هەر کەسێ وا بێ لە من نییە من غشنا فليس منا كي غش لبسلمانان كان مني اي ما خومان غش لخومان كاين اي برا اي تربيه غمر شي ما لقلابك اي دبر ولاتك سيرك اسلامي شيتانيه بلام هندي تعاليمي بيغمر عيسى ما وتولنا انا دين دارجنين وك ايما نيوشنا كان بينش فرز بينا مزقود وناين بو جمعه وجماعتيش برو سير كبزانم بزان برو لولات انا اشتي بكره بزان بيتنا يا فلان عيبيه فلان عيبيه فلان عيبيه أي سيني أهلا وسهلا لا يسيني من مالكم حرام ناكم بدرو يعني بو إلا درو بو إلا فيل بو إلا سويني درو الرويت ناو بقال الرويت ناو دكانك اشتي حيوان ميداني سيون خواردنا الرويت حرش وين يصير كي يعني معرضي سيارة الرويت يعني كم كس هي أخوي أباريزي يعني كم كس هي أخوي أباريزي لسويني درو لفيل لغش يعني شي ضرورة من دروب كم كاك أمام من اشتكما أم سماعيم هي أم مايكروفون ما أما أنا أيدم عيبك شي فلان شطر أي سيني بي سيني خو الرزق لا إخوايا كس نمرد ولا لبي الرزقية سري بي الرزق لجير خاكايا إيتر من بوتشي قرك ما تشيب كم قرك ما يعني بوشتد يعني أبي إنساني مسلمان آقا دار بي برابر الرزق آقا من لخومان بي أمان قيامتي خومان نستوينين لبر خاطري اشتي دنيا ولبر خاطري دنيا بو يا بيغمبر صلى الله عليه وسلم دواء أم حديثة فرموي إن أو آياتي خوندوا إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا أو كساني يعني ما آيات أخو ما يعني في غمص الله صلى الله عليه وسلم حديث أفرمي آياتي كي اللي قلعت يرتو بوي ضل تأمين تربي أفرمي أو كساني كوا خوا أكن بوكيل لبر خاطري أوي دنيا يندس كوي بخوا وكيلي بسوني خوا وبناوي خوا وشت أكن ودرو أكن أو كسانا لا خلاق له أولئك لا خلاق لهم في الآخرة خواي قول لك قيامتها بشي النادى هيج بشي يعني لا إخوة ولا يكلمهم الله خواي قول تماشاي الناك خواي قول قسيان لقلاناك ولا ينظر إليهم تماشاي الناك يوم القيامة للروش قيامته ولا يزكيهم باكش الناكاتو ولهم عذاب أليم دعاء برنا لما تماشاي قرآن كان سورة آل عمران آية حفتا وحوت
ئیتر ئێمە ئەم ئاەتە هەیە ئەم حەدیسە هەیە ئەبێ مچورکە بێتە گیانمانە ئەبێ باش بین ئەبێ خۆمان ئیسلاحکەین ئەبێ ماڵ و مناڵمان ئیسلاحکەین ئامان براینە بیکەنە خاتر خوا بیکەنە خاتری خوا با بەس بێت با غەزەبی خوا لەمە زیاتر بەسەرمانە نێت یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆت ڕەحمان پێ بکە یا ڕەبی خوایە هیدایەتمان بدە یا ڕەبی خوایە گیان لەگەڵ ئەهلی ئیمانە حەشرمان بکە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆت بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەم دەمچانە لە ئاگر جەهەنەم بپارێزە یا ڕەبی خوایە مردوەکانمان پێویستیان بە دوعای ئێمە هەیە خوایە دوعای خێریان بۆ ئەکەین یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی خوایە خوایە ئەگەر گوناحێکیان کردوێ یا ڕەبی لە گوناحیان خۆشبی خوایە یا ڕەبی خوایە محتاجمان زۆرە و داوای دوعای خێران لێ کردین جۆرەها احتیاجی خوایە ئەوانەی کە قەرزارن یا ڕەبی قەرزارەکانیان بۆ جێبەجێ بکەی یا ڕەبی ئەوانەمان کە گیرایان هەیە خوایە گیراوەکانیان دەربازکەی یا ڕەبی ئەوانەمان کە مناڵیان نیە مناڵی ساڵحیان پێکەرم بکەی یا ڕەبی ئەوانەمان کە احتیاجیەکیان هەیە لە ژیانە خوایە گیان بۆ قیامەتیان ئیسفادەی هەیە خوایە بۆیان جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆت هەموو چین و تایفەکانی ئەم وڵاتە یا ڕەبی بەرەو ئیسلاح و بەرەو چاکە ببەی خوایە دووبەرەکی و دوولایەنی ناومانە نەیلی خوایە یا ڕەبی بمان کەی بە یەک دەست خوایە بە یەک دڵ یا ئیلاهی یا ڕەبی خوایە ملەتمان لە هەموو خراپ و خراپەکاریەک بپارێزە یا ڕەبی ئیسلاحی کاربەدەستانمان بکە خوایە یا ڕەبی دووریان خەرۆ لە هەموو گوناح و لە هەموو تاوانێک یا ڕەبی یا ڕەبی خوایە گیان مامۆسای قوتابخانەکان یا ڕەبی ئیسلاحیان بکە و چاکیان بکە یا ڕەبی مامۆسایانی ئاینیش خوایە گیان دووریان خەرۆ لە هەموو خراپەیەک و زوانیشیان پاراو بکە بەوتنی حەق یا ئیلاهی یا ڕەبی خوایە گیان ڕەحم بە تەلەبەکانمان بکە خوایە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە گیان سەرکەوتویان بکەی فکریان صاف بکەی بۆی بخوێنن و یا ڕەبی پلەی باش بەدەست بێنن لە خوێندنەکانیانە لە ئیمتحانەکانیانە یا ئیلاهی یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە ئێمەی زەعیفیش لە ماڵێ لە ماڵەکانی توا دانیشتوین خوایە یا ڕەبی هەڵ نەسین لەمرە تاوەکو لە گوناحەکانمان خۆشەبی یا ئیلاهی آمین آمین آمين الحمد لله والصلاة والسلام على حبيب الله محمد وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله يا أيها الذين آمنوا اتقوا الله يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون برزو خوشي سكانم في غمري خوشي اسمنا فرمي صلى الله عليه وسلم المسلمون شركاء في ثلاث في الماء والكلأ والنار وثمنه حرام سيشت هي مسلمانان تيايا مشتركن أو ئاوێ ڕێ بکە بەس ئاوێ بیرهین ماڵی خۆتە ئەوە تۆ توانی و پارێژ بیفرۆشی احتیادیە بەڵام ئەگەر کەسێ محتاج هات ئەبێ یارمەتی بدەی بەڵام تۆ ئەتوانی بیری ماڵی خۆتی خۆت بێ بەڵام ئاوێ کە ڕێ ئەکات جۆگایەک ئاوە کە ڕێ ئەکا مڵکی گشت مسلمانانە کەس بۆی نییە تاپۆی کە دووهەم گیای ئەو دەشت و شاخ و دێعینە کە گیایەکی حەڵاڵە کەلە نەک ئەوەی تۆ جارێکت کردێ و ئەیفرۆشی گیایەکی ئەو دەشتەیە حەڵاڵە هی گشت مسلمانانە کەس بۆی نییە تاپۆی کات و بەسەر خەڵکۆ کڕین و فرۆشتنی پێ بکە سێهەم سوتەمەنیشی گشت مسلمانانە سوتەمەنیشی گشت مسلمانانە ئیلا مەگەر یەکێ دەری بێنێت یا یەکێ دارێک ئەبڕێتەوە دار لەو دەشتە سوتەمەنیە کە عام بێ و مڵکی خەڵک بێ هین هەموویەتی بەڵام کاتێک کە یەکێ بڕیەوەی و هاوردی ئەتوانێ بیفرۆشێ و حەقی هیلاکەکەی خۆی دەرخا بەڵام وعام کەس بۆی نییە شتێک کە مەسەلەن نەوت یا ئەمە هەمووی مڵکی گشت مسلمانانە بۆ کەس نییە بڵێ ئەمە هی منە و ئەوە هی فڵان کەسە ئەمە ئەگەر ئەو شەریکەیە کە دەرێکاوە ئەتوانێت بیفرۆشێت ئەمە ئەگەر شەریکەیە حکوومەت کە دەسڵاتی هەبوو بەسەری ئەتوانێت بیفرۆشێت و لە داهاتەکەی بۆ ملت بیدا بە معاش و بیدا بە ئەو شتانە بەسەر ملەتە دابەشیکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەوت نەبووە بەڵام نەوتیش بەری ئەوە ئەکەوێت چونکە مڵکی گشت مسلمانانە مڵکی گشت ملەتە جا لەبەر ئەوە براینە نابێت کەس ئەم شتانە بگرێتەوە لە خەڵکی تر ئەگەر شتێک عام هەبوو لەبان ئەو جەعدە ئاو سوتەمەنی کە هی کەس نەبوو دیاریکرا و کەس بۆی نێراگیریکە بڵێ من بەشی فڵانی لێ نادەم بەشی فیسانی دەدەم هەروەها لە وەڕیش کە لە وەڕێکی گیا و حەڵاڵی ئەو دەشتە بەڵام بەداخەوە مع الأسف ئێمە لە وەڕەکانیشمان دابەش کردووە ئێمە ئاوەکانیشمان دابەش کردووە بۆیە خوای گەورە ئەوە تا باران نابارێنێ و لە وەڕ و هەموو شتەکانمانی لێگرتەوە